قال رئيسار دكتور كامران قادر بسپور دارایی و بانکیش سلیمانی لگل ما دکتر دم باش سپاس با آماده بونا و بانک ناوندی بردام لسر درخستنا ریکارن انو اوین هی حتی نها بدیتنا و تا چند کاریگری خوا وکو کو پیوسته به ارینی یا کو بانک ناوندی دخوازه پیک اینایه. بله دیاره سپاس دیاره ام ڕێکاری کە بانکی ناوەندی گرتوێت هێبەریە ئەوەی کە بۆ ئەوەی کە ئەم تەحویلاتانەی کە لە نێوان دوو جیهەتە ئەکرێت دوو لایەنە ئەکرێت بۆ کڕین و فرۆشتنی خانوبەرە و هەر شتێکی تریش بێ لە داهاتووە ئەمە کاریگەری لەسەر سیستەمی بانکی ئەبێت ئەمان کاریگەری لەسەر نرخی دۆلار نابێت کاریگەری لەسەر سیستەمی بانکی ئەوەیە کە ئەم کە خاڵێکم ئەم ترانزاکشنانەیە ئەم تەحویلاتانەی کە لە نێوان حسابێک بۆ حسابێک ترەکرێت لە ئەنجامی کڕین و فرۆشتن کاریگەری لەسەر داهاتی حکومت ئەبێت کە داهاتی حکومت بەرزبێتەوە لەبەری کە بە واضحی دەرەکەوێت کە ئەم کڕین و فرۆشتنە بە حقیقەت یعنی بەڕاستەقینەیی بە چەند کڕیراوە بە چەند فرۆشراوە ئەمە ئەچێتە قاڵبی زەریبەی ئەوەی کە پێڵێن زەریبەی خانوبەرە یان ڕسوماتی خانوبەرە کە لە تاپەوەرەگیری ئەوە دیارە ئەوانە بە ڕێژەیەکی زۆر بەرزبێتەوە بۆ حکومت واتەی سوودی حکومەتیە دیارە لەو حاڵتە سوودی هاوڵاتیتیانە لەبەری کە هاوڵاتی بێ زەریبەکەی با زۆرتر بات ئێمە ئەزانین و هەموو کەسێکەوە ئازانێت کە ئەو خانوبەرەی کە ئەفرۆشێت کڕین و فرۆشتنی پێوە ئەکرێت لە حقیقەتە ئەگەر بڵێن بە 150 میلیۆن بکڕێت یا بفرۆشرێت لەوانەیە لە دایری تاپۆ بنووسێ بە 110 میلیۆن یا 120 میلیۆن بەڵام ئەم ترانزاکشنە بەڕاستی ناتوانێت لە دەرەوەی بانک بە واقع لە ناو لە سیستەمی بانکیا بکرێت چونکە بێ ئەو ترانزاکشنە وەکو خۆی تەحویل بێت ئەکرێت ڕەنگە هەر ئەوانی تێکەوێت بڵێن بڵێ بە 150 فرۆشتومە و 150 بۆ بنێرە بەس لە حقەدا بە دووسەکە بە کاش وەریگرێت کەسەکە بەڵام مستەقبل ئەم کاشش مشکلی تێکەوێت چونکە ئەم کاشش تۆ ناتوانیت لە بانکە لە ئێستانە لە داهاتواڵم ئەم کاشش ناتوانیت بیکەیتە سەر بانک حساب بانکیەکە بڵێ ئەم 50 میلیۆن لێک چۆ بوو باشە پەیوەندیە دناوبەرە کەرت خانوبەراندا لەگەل نرخێ دینار و بازارە دراوان چییە دکارە چاوە ئەف کەرتە بڤار ڕێکارە نوێن بانکە ناوەندی پشتەوانیا بەهای دینار بکەتن بەڵێ دیارە کردنی بە دیجیتالکردن واتە ئەم تەحویلات ئەم واتە کردنی بە سیستەمی بانکی نابێت هۆی کە دۆلار دابەزێتیان بەرز بێتەوە بۆ هۆکاری ئەو هۆکارانی کە وایان کردووە کە دۆلار لەم ئاسە بەرزە بمێنێتەوە و دوور بێت لە ئەو سعرەی کە یا ئەو نرخی کە بانکی ناوەندی دایناوە کە 132,000 واتە بە 100 دلار 132,000 و ئێستا بە 149 هۆکارەکە ئەوە نییە کە بە سیستەمی بانکی نایکن یعنی هۆکاری تر لە پشتێت هۆکارەکان ئەوەیە کە تۆ ئەم سیستەمە بانکیە لەگەڵ عالەمی دەرەوەیە مشکلی هەیە واتە تۆ ئەگەر هاتوو بازرگانێک بیت بتێ شتومەک لە وڵاتێک بێنی کە ناری ئەمریکایە ناتوانانی بە سیستەمی بانکی تەحویلەکەی ئەمە کێشەکەیە کێشەکە لەوەیە کە ئەم ترانزاکشنانەی ناوخۆ کێشەکە لەمایان نییە کێشەکە لە عالەمی دەرەوەیە کەواتە تۆ هەت شتێک بێنیت لەو دەوڵەتانی کە ناری ئەمریکان و ئەمریکا ڕێگە و پێنایە دۆلاری بۆ تەحویلکەی بە ڕێگەی سیستەمی بانکی ئەمە کێشە بۆ دینار بەرامبەر بە دۆلار دروستکە و نایڵێت دۆلار دابەزێت لەبەرەوە ئەو بازرگانی کە ئەو شتمەکانە لەو دەوڵەتانە ئێنێ پەناباتە بەرچی بەر بازاری ڕەش یەتە ناو بازارەوە بە کاش ئەیکڕێ ئەو پارێ جا دوای بە حواڵەی ناقانونی با بڵێن تەحویلەکە لێرەیە چی لێت خواستە سەر دۆلار زۆر ئەبێت کە کاتێک نایڵن بە حواڵی قانونی کە لە ڕێگەی بانکەکانەوەی بیکە یەک بەناچارێت یێتە ناو بازای ڕەش و لەوێ ئیکڕێ و خواز دەستە دۆلار بەرزەکە و دۆلار بەرزەکاتەوە بۆ ئاسەی ئێستا کە فەرقی هەیە لەگەڵ بانکی مرکزی کەواتە ئەمریکا سیستەم ئەمریکا حکومەتی عراقی پێڕێگە بانکی مرکزی پێڕێگە بۆی کە هەر شتێک هاچ خانوبەرێک کە ئەکڕێدی ئافرۆشرێ بە سیستەمی بانکی بێت تەسیر ناکاتە سەر دۆلار بەس تەسیرە کاتە سەر سیستەمی بانکی ئەم ڕێکارێکادی هەبوو و داهاتی حکومەتیش باش ئەکات ڕێکارێکادیکە هەبوو یاکۆ نو گوتیە ئێدی مەهانە ئەزێ وێ ئەشکرا بکەم کا چەند دولار دفروشم یان حواڵە دەکەم یان دەخەم بازار ئیرو دانی بوو یا 14 ڕۆژێن چووی ئەشکرا بکەتن بوو بازار حتا ڕادەیەکێ زۆر احتیمادی سەروەیەکی دکەتن جوڵایە خوا دکاتن لەسەر ئەساسێک و بانکە ناوەندی ئەڤڕوو چەند خستیە بازار ئێدی ئەو نامینیتن بوو بازار تشتێکی نوێیەکە نامینە ئەشکرا بکەتن ڕۆژانە ئەڤێدە چ کاریگەریەکە چێ بکە ئایندەدا لەسەر نرخێ دینار بەرامبەر بە دولار دەمەکێدا عەدەتێ بازارە فێر بووە کوچاوێوی لە بانکە ناوەندیە
چەند دلار بخاتە بازار و لە گۆڕی وێ جوڵا دەکرد. بەڵێ ئێمە وەکو خۆت فەرمووت ئێمە ئەبینین کە ڕۆژانە کاریگەری دۆلار بەرزی نزمی دۆلار پشتە بەسێ بە ئەو خستنە ڕۆی کە بانکی مرکزی کە طبعا ئەمە بۆ وایە لەبەرەوەی کە بانکی مرکزی عراقی مەبەسم بۆ وایە لەبەرەوەی کە ئێمە سیستەمی سعری صرفی ثابت پێڕۆکەن مە خاڵێکم خاڵی دومەوەی کە ئێمە هیچ شتێکمان نییە تابینێرە دەرەوە و تۆ دۆلارەکە بینیتەوە لە باتی بەو دۆلارە بچی شتی پێ بکڕی ئەوەی کە هەیە نییە لە عێراقا ئەوەیە کە تۆ نەوتە نێرتە دەرەوە یا زۆرینەی نەوتەکەی نێرتە دەرەوە شتێکی زۆر کەم هەیە کە بنێرێتە دۆلارە بۆ بێنێتە ناوە کەواتە ئەم پارەی نەوتەشە چێتە گیرفانی حکومەت عێراقی و دوای خەنە ناو بانکی مرکزیەوە کەواتە بۆی کە تۆ بتوانی دۆلار دابینکەی بۆ ناو خۆ لە عێراقا وایە طبعا لە وڵاتانی تر شێوازێکی ترە لە عێراقا وایە ئەبێ پشت ببستی بە بانکی مرکزی کەواتە پشت بە بانکی مرکزی و متابعەکردنی ئەوەی کە بانکی مرکزی چەندی خستە بازارەوە هەر ئەمێنێت تا 10 ساڵ 15 ساڵی تریش ئەمێنێت لەبەرەوەی کە تاکە عێراق تاکە سەرچاوەی دەستکەوتنی دۆلار نەوتە نەوتی تا ماوەیەکی زۆر ئەمێنێ پێشبینی ناکەم لە ماوەی 10 ساڵ کەمتر لە ساڵە عێراق بتوانێت لە ساڵ 50 وەبەرهێنانێکی وا بکرێ و ئینتاجێکی وای هەبێت کە بتوانێت بینێرتە دەرەوە و دۆلار بێنێتە ناوە مقابلەوەی کە لە ڕێگەی نەوتەوە بێنێتە ناوە ئەگەر وا بواە بەدەست کەرتی تایبەتەوە بواە و کەرتی تایبەت مەسەلەن بیتوانێت هەناردە بکات ئەو کاتە ئەو دۆلاری کەرتی تایبەت و هێنایە ناوخۆ و ئەو کاتە متابعەکردنی بانکی مرکزی بۆی کە بزانین چەندە دۆلارە خاتە بازارەوە کەمتر تەرکیزیەکە هەسەر بەڵام مادام ئێستا هەمووی لەژێر دەستی حکومەت عێراقی بانکی مرکزیایە کەواتە هەمووی چاوی لەوەیە ئەگەر هاتوو دۆلار کەم خاتە بازارەوە کەواتە دۆلار لە بازارەکەمە بێ ئەگەر زۆر خاتە بازارەوە کەواتە دۆلار زۆر ئەبێت. دکتۆر ئەمریکا کار لەسەر وێ چەندێ دەکاتە نرخێ پاترۆلێر نرخێ نەفتێ دابازە دە بەرژەوەندیە وڵاتین کڕیاردە ئەبە واناکەتن جارێکاتی عێراق دەستی خوب ببەتن بوو بەهای دینار بەرامبەر بە دولار بکە بە ئاستا نرخێکێدنیە نو بلندتر لێ بکاتەوە 140 بنوونە بەڵێ دیارە ئەمە بەرنامەی ئیداری تازەی ئەمریکایە کە ئەوێت نرخی نەو دابەزێنێت بۆی کە بۆچی بۆ ئەوەی کە کێشەیش هەیە ئەو کێشەی هەڵاوسانی هەیە ئاسیگەشتی نرخان بەرزە ئەوێت لە ڕێگەی ترامپ پێی وایە لە ڕێگەی دابەزانی نەوتەوە ئەتوانێت بەشێکی زۆری کێشەی هەڵاوسان چارەسەر بکات بەڕاستی ئەمە یەکێکە لەو تەحەدیاتانەی کە حکومەتی عێراقی تووشی ئەبێ لە داهاتووە ئێستا ئەبینین کە نەوت تقریبا لە 69 دلار و 68 دلارە باشترین جۆری نەوت 69 دلارەکە کە برنتە ئەم 69 دلارە پێشتر بە 70 دلار و 80 دلار و تەنانە هەنێ جار بە 85 دلاریش بوو ئێستا حکومەتی عێراقی بودجەی داناوە بەچەند بە 70 دلار واتوی تەقیمی کردوێتی من بەرمیلێ نەوت بە 70 دلار فرش بەڵام ئەگەر بێتە 60 دلار بۆ ماوەی 6 مانگ یان ساڵێک ئەو کاتە کێشەی گەورە بۆ بودجەی عێراق دروستەکات و کێشەی گەورە بۆ دراوی نیشتیمانیش با بڵندینە دراوی عێراقی دروستەکات لەبەرەوەی ئەو احتیاطات زۆری کە هەیە بوو هینی ئەوە بکە نەوت بەرز بوو بەڵام ئێستا بەرنامەی ترامپ ئەوەیە کە نرخی نەوت دابەزێنم باشترین نمونەش ئەوەیە کە لە کۆبوونەوەی چەند ڕۆژی ڕابردووی ئۆپیکا بینیمان کە بڕی بەرهەمێنانیان زیاد کرد و ئەمە قۆناغی یەکەم بوو کە ئاڕاستی نرخی نەوت بەرەو خوارەوە ئەڕوا و قۆناغەکانی دوای ئەوەیە کە ئەگەر هاتوو رووسیا ئەمریکا ڕێبکەون لەسەر شەڕی ئۆکرانیا ئەو کاتە رووسیا زیاتر دەستکراوە ئەبێ بۆی کە هەناردەی نەوت زیاتر بکە و بەشێک لەو گەمارانەی لەسەر لە ئاچەت بێگومان نرخی نەوت بەردەوامە بێت لە داوەزینەکانی خۆ ئەگەر زۆریش دانابەزێت بێتە 55 دلار یا 6 دلار بۆ عێراق زەرێکی گەورە ئەکا لەبەرێکەوە 70 دلار بۆ هەر ملک دایناوە. دکتۆر ئەم دەمێکێدا بەحسی وان ڕێکاران دەکەین و هەوڵێن بانکە ناوەندی کو به هفتیا چویده به تایبەت دینار ئاستەکە نوتر نیشانی مەدا بەرامبەر بە دولار گەشتە ئاستان خواردتری 146,000 دینارنج بەرامبەر هەر 100 دلاران هونش بێ گوهارتنا دوێ دەمێدا بۆ چ ڤەتگەڕینن و چ ژێرە پێشبینی دەکەن دەمێن نێزیکێن پێشدا بەڵێ دیارە ئەو ماوەیە بۆ دوو هۆکار بوو یەکەم ئەو ماوەیە تقریبا عێراق ئەیتوانی لە توانای هەبوو 300 میلیۆن دلار با بڵێن هەم بە کاش و هەم بە حواڵە بکات کە ئەمە پارێکی باش بوو بۆ بازرگانانی عێراق بەڵام هێشتا هی ئەوە نییە بڵێ وڵا 100 دلار بێتە سەر 130,000 بڵێن نزیک بێتەوە لە بانکی مرکزی بەڵام ئەویش چەندی خایەن کەمی خایەن کە کاتێک ئاوە دۆلار دائەبەزێت بۆ 146,000 45,000 یا 43,000 ئەو کاتە تێچووی ئەو حواڵەیە کە ئەیکات عێراق ئەیکات یان ئەو حواڵە بازرگانیانەی کە ئەکرێت نزیکە لەوە ئەو کاتە کەمتر بازرگانان پشتە بەزن بە بانکی مرکزیانە ناو بازاری ڕەشەکە یانە ناو بازاری شۆ دیسەنەوە نرخی 9 دلار بەرزەکەنەوە کورتەی قسە چیە کورتەی قسە ئەوەیە کە هەچ کاتێ 100 دلار هاتە 145,000 و 144,000
دیسانەوە ئۆتۆماتیکی خۆی بەرزێتەوە بەس لە حدێکا بەرزێتەوە کە چوە 1940 ئەنج بەزەکان پشتە بەستنەوە بۆ حواڵەتە خارجیانەی کە هەیەە ئەمە خاڵێکم خاڵی دووەمیش ئەوەیە ئێمە بیرمان نەچێت ئەو تریلیۆن دیناری کە هەیە ئابێ مانگانە حکوومەتی عراقی بینێرە بۆ حکوومەتی هەرێم بۆ معاش کاریگەری زۆر بێت لەسەر دۆلار لەبەرێکە قووەتێکی شڕایی زۆر بۆ خەڵکی کوردستان دروست ئەکات بۆ نمونە بۆ 6 ملیۆن کەس دروست ئەکات ئەم قووەتە شڕایی ئەبێتەوەی کە خواز لەسەر شمەک و خزمەت گوزاری زیابێ ئەویش ئەبێتەوەی ئەوەی چی کە ئیسرادات لە دەرەوەی وڵات زیابێ کە ئیسرادات زیابوو لە دەرەوەی وڵات ئەو کاتە بێت دۆلاری زیاتر بنێتە دەرەوە خۆگە ئەو دۆلارە بە حواڵەی خارجی بڕوات بەشێکی هەر بەو شێوەیە ئەڕوا کە من ئێڵم کە من ئەڵێم بۆ نمونە ئیسراداتی ئێران بۆ عێراق یا بۆ هەرێمی کوردستان تا ڕادەیەک زۆر ئەبێت ئێتۆ بێت دۆلاری زیاتری بۆ بنێری کەواتە خواز لەسەر دۆلار لە ناو هەرێمی کوردستانە زیاتر ئەبێت ئەمانەش باشە دکتۆر لەسەر ژکەرە ماخوا دۆلار بەڵام دۆلار پێ ناچێت دابەزین تۆمار باشە بکورتی ئەگەر ژکەرە ماخوا لەسەر خاڵە یەکەم بلا بوومە زەڵارتر لێ بکە تا گوت دێڤەگەڕیتە بەف سەر بلندبوونێ پشتی و گەشتە ئاستا خواردتری 46,000 دیناران بلندبوونێک بەگەرە سەر ئاستا 105 یان چاوەڕێ بکەین پێنجیان هێشتا دەرباستر بکاتن زوورتر دینار بەرامبەر بە دولار دابازیتن بەڵێ لە ئێستا لە 49 ئەمانەیە ئەمێنێتەوە هەتا ئەو کاتێکە قرارراتی ترمپ هەتا دوو هۆکارە یەکەم هۆکار قرارراتی ترمپ کە قراراتێکی زۆر سەریع و کاریگەری گەورەی ئەبێت ئایا ئەمریکا بە مەرجەکانی عراق ڕازی ئەبێت مەسەلەن یەکێک لەوانە کڕینی گازی سروشتیە لە ئێران ئایا ئەتوانێت بیکڕێیان نەیکڕێت ئایا ئەمریکا قرارراتی ترمپ یا عراق قرارراتی ترمپ جێبەجێ ئەکات ئەگەر جێبەجێ نەکرد ڕەنگە فشاری بخاتە سەر ئەو بەرزی و نزمەی کە ئەیکا بەپێی ئەو فشارێکە ترمپ یا ئەمریکا ئەیکات ئەگەر هاتو فشاری زۆری بخاتە سەر بەڵێ زۆر بەرزبێتەوە بەڵام ئەگەر هاتو فشاری کەم بخاتە سەر لێرەیە ئەمێنێتەوە لە 47 و 49 ئەمێنێتەوە جارە پێشبینی ناکرێت بەرزبێتەوە هەتا ئەو فشارانەی ئەمریکا زیاد نەکات لەسەر عراق زۆر باشە زۆر سپاس دکتۆر کامەران قادر پسپورێدارایی و بانکیژ سلێمانی لەگەڵ مەبوون ماندوونە من